دارگوازراندنیەوە کە کار لەسەر فەرهەنگ و دیدەباوەکان بکە لە ناو کۆمەڵگادا. بێگومان ئەمەش لە ڕێگەی ئەم ئامانجانە لە ڕێگەی ئەتوانین بڵین دەرگاوە. دەرگای یەکەمیان ڕاگەیاندن، لێوەی بچینە ژوورەوە، دەرگای دووەمیان کۆمەڵایەتی کە ئاشتەوایی خێزانی بەردی بناغی کۆمەڵگایە، دەرگای سێهەمیان ڕاهێنان و هوشیاری تاکەکانێتی. ئەم ڕێگایانەشمان لە ڕێگەی سەرەتا دیارە ڕۆژنامەمان هەبوو، ڕاگەیاندنەکەمان ئێستا لە ڕێگەی پێگە کۆمەڵایەتیەکانەوە. بەڵام جیاوازی ڕێکخراوەکەی ئێمە بۆ ڕاگەیاندن لە ڕاگەیاندنەکانی تر ئەوەیە کە بەتەنها کێشەیەک یان کوشتنێک نابێتە ئاماد لە ناو ڕاگەیاندنەکەی ئێمە، بەڵکو ئەو تونند و تیژی و ئەو کوشتن و ئەو کێشە کۆمەڵایەتیانەی هەیە وەک ئامار بڵاویەکەینەوە بە دوواداچوونی بۆ ئەەکەین ئەوەندەی لە توانامان نابێت بە هاوکاری دەستگا پەیوەنددارەکان هەوڵەیەین دادوەری کۆمەڵایەتی جێبەجێ بکەین. چونکە ساحێبی مەسەلەکانی ژنانە، ساحێبی هەموو بەردەبیەکراوێکە بە تایبەتی ژنان، داوا لە هەموو ژنانەکەم لە سەرجەم ژنانەکەم هەر کێشەیەکیان هەبێ، داواکاریەکیان هەبێ، سەرتەر بەبێ هیچ شتێک بە لە خۆبردوویەوانەیە ئامادەی خۆمان ڕادەگەیەنین هەمیشە لە خزمەتی ژنان دابین، لە خزمەتی کێشەکانیان نابین. ڕێکخراوی ڕاگەیاندن و ڕووناکبیری ژنان یەکێکە لە ڕێکخراوەکانی داکۆچی کارە لە مافەکانی ژنان لە شاری سلێمانی دامەزراوە لە ساڵی 1997 تاکۆ ئەمڕۆ بەردەوامەوە و بەردەوامیش ئەبێت. یەکێکە لەو ڕێکخراوانەی کە بەردەوام کار بۆ ئەوە دەکات بیر و بۆچوونە باوەکانی کۆمەڵگات سەبارەت بە ژنان و پێکەی ژن لە کۆمەڵگایە بگۆڕێت و ڕێژکەشکێنە وەکو ڕێکخراوێکی مرۆڤ دۆست مافەروەر هەوڵیاوە پشت و پەنابێ بۆ مافەکانی ژنان چ لە ڕووی کۆمەڵایەتی یان لەسەر ئاستی یاسا یان لەسەر ئاستی ئابووری. ڕێکخراوێکە ڕۆژگارێکی زۆر سەختی بەڕێخرد تاکو کەشتا ئەمڕۆ. خۆتان نەزانن ئەمڕۆ کاری ڕێکخراوە مەدەنیەکان کاری سەختە بەڕاستی و بەردەوام بوون لەو مەجالەیە و لەم قەیرانی ئابووریە شتێکی سەختە. لە ڕێگەی هۆشیاریە و سەرەتا دوای ئەوە کەناڵمان کردەوە، ڕێگەی ڕۆژنامەمان بوو کاتێککە ڕۆژنامە هەبوو، لە ڕێگای ڕاگەیاندنەوە کاری خۆمان کرد. لە ڕێگای ڕاگەیاندنەوە هەوڵمانە کۆمەڵگە هۆشیارکەینەوە بەبوونی ژن، بەبوونی کار و چالاکی ژن، بەبوونی توانەکانی ژنە. ئەمە وەکو کەناڵێک لە بینی کۆمەڵگە و ستراتیژی ڕێکخراوەکەمان. دواتر پرۆژە شتی کەمانە بوو، کار و چالاکیمان هەبوو لە ناو سەنتەری سلێمانی لە دەوروبەرەکان لە ڕانیا قەڵاتزێ سەرقەڵا پرۆژێکی گەورە گەورەمان هەبوو بۆ ژنانی ئەنفال، بۆ پاشماوەکانی ئەنفال، بۆ مناڵ. زۆر ئیشی کەمان کردووە لەو مەجالەیە، تەنانەت لەو هەڵمەتانە لەو کەمپینانە هەموو دەستێکی باڵامان هەبووە بەشدار بووینە لە کەمپینەکانی کە هەوڵیاوە بۆ واژووی کۆکردوێتەوە بۆی یاساکانی هەرێمی کوردستان. چەند یاسایەکی گرنگمانەیە کە گۆڕاوە، ئەویش بە هەوڵی هەموو ڕێکخراوەکانی کە مافی ژنانیان کردوتە مینبەری سەرەکی و داکۆچی لە ژنانەکان و ڕێکخراوەکەمان یەکێک بۆ لەو ڕێکخراوە گرنگانەی کە
سەرسەختانە ئیشی بۆ مەجالە کردووە تونند و تیژی بەرامبەر بە ژنان و کچان کوشتنی ژنان بە شێوازێکە ینی بەڕاستی لە قاڵبی مرۆڤایەتیە بەدەرە یعنی داهێنانەکەن لە کوشتن و لە بڕین و لە خنکاندن و لە سووتانی ژنان ئەمە کارێکی زۆر نامرۆڤانێ و سەختە کۆمەڵگا ئێمە ئیشارەت بە حاڵەتێکەیەن بەڵام ناچینە ناو تەفاسیلەکان بۆی شێواز و تەکنیکی ئەو ڕووداوە من خەیاڵی بینەری پێخۆش نەکەم یا ئەو کەسێک کە ئامادەی هەیە تونند و تیژیەک بکە بە ئەمە نەبێ بە زەمینەیەکی خۆش لە خەیاڵی ئەوە بەو شێوەیە دووباری بکاتەوە نەخێر ئیشارەتی پێم بەڵام کەش هەیە کە ئیشارەت بە کوشتن و تونند و تیژی و بە هەشت کەیسێکی ئافرەتانە درێ دوای ئەوەش ڕاگەیاندەکان میدیاکان بەردەوامن لەسەرەوەی حاڵەتی تاوانبارەکە گەیش بەچی دۆسیەکە چی لێ هاو گەیی بە سزایانی ئەو تاوانبارە بە دوواداچوونی بۆ بکرێ ئەوە بێتە سەر شاشە ئەو بخرێتە لاپەڕەکان و پەیجەکانە باز لەوە بکرێ فڵانە تاوانبار ئەوە ئەمڕۆ ئەوە نەحکمە درراوە لە ڕێگای یاساوە ئەوە باشترێکە وەکو ئێمە ژمارەکان بڵێن چونکە ژمارەکان زۆر بەداخەوە ڕۆژانە بەرەو زیاد بنەر خەڵکی دووزە پێنج کوڕی لەگەڵ کچێکیا شەهید بووە ئەنفال و پێشمەرگایەتی ئەنی تر نازانم چی تر ماوە بیا بۆ ئازادی بۆی ئێمە بە شایستەی ئەومانزانی کە ئەم دەستێنانی بۆ بکەین و نەیانتوانی بە پێنج دیارە ئێمە دوایی دەستێنانەکە ئەگەیەنی نەدەست